محاسبة إنسان كان شونه محاسبة براكم خوي پروردگار محاسبة هندي كس هرناكات 7,000 كس لقال هر كس 7,000 كس لوانا ديان خاطب بهشته من غير حساب ولا عذاب نحسابيان لسرا نعذابيشان لسرا أوانا كتوحيد وتحقيق توحيديان كردوا ولهم ديار ذكاني شريك بدورا هم الذين لا يكتوون ولا يتطيرون ولا يسترقون ولا يرقون ولا يسترقون وعلى ربهم يتوكلون توكل ينبز لسر خواه أوانا دسنا بهشتوا من غير حساب ولا عذاب كومالي تريشن ديسان ببي حساب بلان بو جهنم أوانا شيء يعني لا نقيم لهم يوم القيامة وزنا هیچ پێویست بە وەزن و بە تەرازوو بە ئەوە ناکات چونکە کافرە و لەگەڵ کوفر هەموو کردەوەکان چی بووە هەڵوەشاوەتەوە یەکسەر بۆ جەهەنەم کۆمەڵێک یەکسەر بۆ بەهەشت کۆمەڵێک یەکسەر بۆ جەهەنەم چێ دەمێنێتەوە منافق و ئیمانداری تاوانبار منافقەکەش سەرەتا دڵیان خۆشە تا سەر جسرەکە دێ و دوایی دەکەوێتە جەهەنەمەوە في الدرك الأسفل من النار ئیماندارەکەش بە گوێرەی تاوانەکانی تاوانی زیاتر بێت لە چاکە بالرحمة خوای گەورە سەرەتا بکەوێ ئەوە خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە یەکسەر بەڵام دوای ئەوەی کە کەلالی بوو چنگاڵەکان دەیڕوشێنن تاوانی زیاتر بێت دەکەوێتە ناو جەهەنەمەوە طبقەیەک لە طبقەکانی جەهەنەم نەک ژێری ژێرەوە نەک طبقەی کوفار و منافقین ماوەیەک تێیدا دەمێنێتەوە بە جۆری تاوانەکانی پەنا بە خوای گەورە ئەو کاتە بە شەفاعەتی شەفاعەتکاران دێنە دەرەوە هەندێکیش بە ڕەحمەتی ئەرحەم الراحمین لە جەهەنەمدا دێنە دەرەوە ئەوەش کە لە تەرازوو دەدرێت مرۆڤەکان خۆیان و هەروەها کردەوەکانیشیان صحیفەی ئەعمالیشیان خوای گەورە خێرمان خێرکە و بارەکە الله فیکم